دکتۆر یوسف محەممەد سادق گەیشتمە یەکێک لە گەورەترین پۆستەکانی ئەم وڵاتە. من بڕوام بەم شێوازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە نەماوە. کە پێیانوتی تۆ بۆ دنیا بیتە شاری هەولێرەوە. یەکەم ڕستە یەکەم بیرکردنەوە کە بە خەیاڵی دکتۆر یوسف محەممەد سادق هات چی بوو؟ مناڵەکان نووسە بوون، باش سەری مناڵەکانم لادا و وەکوەوەی کە دواخواحافیزیان لێ بکەن. ئەگەر بەگوێیان بکردینە نە ڕێفراندۆم ڕوویەدا نە شکستی ڕێفراندۆمیش ڕوویەدا و علی حەمە ساڵح یان شاسوار عەبدولواحید. هەر کەسە و پێویستە کات شەڕی خۆی بیکات